ئازیزان بەردەوام دەبین دەچینە تەوەری دووەمی گفتوگۆکانمان ڕاستەوخۆ لە ڕاپەڕینەوە میوانمان لەگەڵ دەبێت بازەوە دەکەین کە وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکان و سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکان کۆبووەوە لەبارەی داڕشتنی و دیاریکردنی بودجە و پرۆژەکان بۆ ساڵی 2022 و دواتر تاوتوێی پرۆژەی هاوبەشی کەرتی گشتی و کەرتی تایبەتکرا بۆ جێبەجێکردنی پرۆژەی گرنگ و استراتیژی لە نێوانیاندا بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لەگەڵمان ئامادە دەبێت تا بزانین زانیاریەکان لەسەر پرۆژە استراتیژیەکان و ڕادیاریکردنی ئەو بڕەبودجەیە بۆ پەرەپێدانی شارەکان چییە؟ کاک هیوا ئەم کاتت باش بێ سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دایت باس لەوە دەکرێت کە ڕۆژانی ڕابردوو کۆبوونەوە کراوە بۆ دیاریکردنی پرۆژە بودجە بۆ ساڵی 2022 کۆبوونەوەکە چی لە خۆگرتووە و باز دە چی کراوە؟ بەڵێ زۆر سپاس سەرەتا بەیانی ئێوە و سەرجەم بینەرانی کورسات نیوز باش دیارە کۆبوونەوەی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە وەزارەتی پلاندانان بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و پارێزگاری هەڵەبجە و سەرپەرشتیاری ئیدارەی زاخۆ بوو دیارە چەند ڕۆژێک پێشتر هەمان کۆبوونەوە لەگەڵ پارێزگارەکان و سەرپەرشتیاری ئیدارەکانی تر ئەنجام درابوو ئامانج لە کۆبوونەوەکە بۆ ئەو قسەکردن و گفتوگۆکردن بوو لەسەر ئەو بودجەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارە ئەو ساڵ تەرخان بکرێ بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە لە شار و شارۆچکەکان و دیارە بە دوو تەوەر ئەو بودجێت تەرخان دەکرێت بودجەیەکیان تایبەتە بە پەرەپێدانی پارێزگاکان و بودجەی شتریان کە لە ڕێوە بەرهێنانی وەزارەتەکانەوە دەکرێت دیارەوە لە دوای چەند ساڵ کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەهۆی قەیرانی دارایی و ئەو گیر و گرفتانەی کە هەبوو نەتواندراوە بودجە وەکو پێویست بۆ جێبەجێکردنی پرۆژەی تازە لە شار و شارۆچکەکان ئەنجام دەدرێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بۆ ئەم ساڵ بڕی 700 میلیارد دینار وەکو بودجە بۆ جێبەجێکردنی کۆمەڵک پرۆژەی گرنگ لە هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکان تەرخان بکات 300 میلیارد دیناری بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و 400 میلیاریشی لە ڕێی وەزارەتەکان و پرۆژەکانی وەبەرهێنانی وەزارەتەکان ئەنجام دەدرێت ئامانجی سەرەکی لەو کۆبوونەوەی بۆ دەستنیشانکردنی ئەو بڕۆ بودجەیە بوو کە هەر شار و چارۆچکەیەک یاخود هەر پارێزگا و ئیدارەیەکی سربەخۆ بەری دەکەوێت و دیارە ئەوەش بۆ ئەوی زۆرترین عەدالەت هەبێەوە سەرجەم ناوچەکانیش بگرێتەوە ئەو بودجەیە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان لە نێوان پارێزگا و ئیدارە سربەخۆکان دابەش دەکرێت. باشە کاگیوە ئەو بڕەبودجەی کە لە کۆبوونەوەکە باس کراوە و وەکو باست کرد کە بە شێوەی دادپەروەرانە بۆ پەرەپێدان دیاری دەکرێت تا چەندە دڵخۆشکەرە تا چەندە دەتوانرێت پرۆژەی باش لە خزمەتی هاوڵاتیان پرۆژەی پێ بکرێت. دیارە بە دڵنیایی ئەو بودجەی کە تەرخان دەکرێت ناتوانێت جێگەی خواست و ویستینە ئێمەە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بێت بە هۆکاری ئەوەی کە لە ساڵی 2014 بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فدرالی عێراق و هاتنی شەڕی نەگریسی داعش و لە دو ساڵی ڕابردوش بەهۆی پەتای نەگریسی کۆڕۆناوە کە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی کۆمەڵە گرفت و قەیرانی زۆری دارایی بووە ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە سەرجەمە پرۆژە خزمەت گوزاریانەی کە لە ساڵانی ڕابردوش کەوتەوە بواری جێبەجێکردن بە شێوەیەکی سست پرۆژەکان تەواو ببنەوە بەشێکیان تاواکو ئێستاماوە نەتواندراوە تەواو بکرێن بۆ هۆی نەبوونی بودجەوە لە هەندێک حاڵەتدا لە کاتی هەبوونی بودجە و تەرخانکردنی بودجەش لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بەهۆی نەبوونی سیولەی نەقدی زۆربەی هەرە زۆری بەڵندەرەکان و پرۆژەکان گرفتیان بۆ دروستووە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەوەیە کە لەو کۆبوونەوەی ئەو ڕۆژەیە باسکرا وەکو پێشتر باسم کرد لە ساڵی 2014ەوە بە شێوەیەکی عەلەنیەوە بەو شێوەیە هیچ بڕەبودجەیەک بۆ جێبەجێکردنی پرۆژەی تازە تەرخان نەکرابوو بەڵکو تەرکیزی کولی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوە بوو کە ئەو پرۆژانەی کە لە ساڵانی ڕابردوو کەوتبوونە بواری جێبەجێکردن بەهۆی قەیرانی داراییەوە پەکیان کەوت بۆ ئەو پرۆژانە بەگەڕ بخرێنەوە و تەواو بکرێن خۆشبەختانە تواندراوە لە ساڵی 2017 و تاوەکو ئەو کاتی ئێمەش قسەی تێدا دەکەین ساڵانە بەشێک لەو پرۆژانە بودجیان بۆ تەرخان بکرێت و تەواو بکرێن و بکرێنە خزمەتی هاوڵاتیان بەڵام ئەو پرۆژانەی کە ئەم ساڵ جێبەجێ دەکرێن هەمویان پرۆژەی تازە دەبن و باسیش لەوە کرا ئەو پرۆژانەی کە ئێمە لە لای خۆمان لە پلانی خۆمان دایدەنین بەپێ ئەو بڕە بودجەی کە بۆ هەر سنوورێک دەست نیشان دەکرێت ئەو پرۆژانە بن کە
پەیوەستن بە ژیان و گوزەران و کاریگەری ڕاستەخۆی لە سەرژانی هاوڵاتیان دەبێنەوە وەکو پرۆژەیەک بێت کە لە بواری جوانکاری و بینای حکومی خەرج بکرێ بۆ ئەوەی بتواندرێ سەرجەم هاوڵاتیان لە خزمەت گوزاریەکان سوودمەند ببن. باشە کاک هیوا دیارە ئەو پرۆژانەی کە لە ساڵانی ڕابردوو وا بڕیار بووە تەواو بکرێت و تەواو نەکراوە لەسەر ئەو بڕە پارەیە خۆت ئەو بودجەیە تەواو دەکرێت کە ئەم ساڵ دیاری دەکرێت؟ وەکو پێشتر باسم کرد دیارە ئەو بودجەی کە تەرخان دەکرێت بە دوو زۆر تەرخان دەکرێت زۆرێکیان بودجێ پەرەپێدانی پارێزگاکانە ئەو پرۆژانی کە لەسەر پەرەپێدانی پارێزگاکانە لە هەر سنوورێکدا هەبێ و لە ساڵانی ڕابردوو کەوتونەتە بواری جێبەجێکردن و تەواو نەکراون بەشێک لەو بودجێ بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە تەرخان دەکرێت کە ئێمە وەکو سنووری ڕابەڕین دەتوانم بڵێم بەشی هەرە زۆری ئەو پرۆژانێک کە لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکان بوون لە سنوورەکەی ئێمە تەواو بوون و هەموو ئەو بودجەی کە تەرخان کراوە لەم ساڵدا بۆ پرۆژەی تازە تەرخان دەکرێتەوە پرۆژەی تازەی پێ لە سنوورەکە ئەنجام دەدرێت بەڵام ئەو بودجەی کە لە ڕێوە بەرهێنانی وەزارەتەکان و یاخود بۆ پرۆژەی ئیستثماری وەزارەتەکان تەرخان دەکرێت دیارە ئەوەش بەشێک لە بودجەکە بۆ تەواوکردنی کۆمەڵک پرۆژە لە بواری وەبەرهێنان کە لە ساڵانی ڕابردوو لەلایەن وەزارەتەکانەوە لە سنوورەکان کراوەتە بواری جێبەجێکردن بۆ ئەوە تەرخان دەکرێت و گفتوگۆ مناقەشەش لەسەر ئەوە کرا بەشێک لە قەرزی بەڵێندەرەکانیش لە ساڵانی ڕابردوو کە پرۆژیان ئەنجام داوە تاوەکو ئێستا بڕەپارەی مستحقی خۆیان پێ نەدراوە بەشێک لەو پارێش بۆ ئەوە تەرخان بکرێت بە تایبەتی لە پرۆژەی وەبەرهێنانی وەزارەتەکان و باقی تر بۆ پرۆژەی تازەوە هەوڵ دەدرێت کە ئەو پرۆژانی کە لە وەزارەتەکان ئەنجام دەدرێت کۆمەڵک پرۆژەی گرنگی استراتیجی بێ کە لە ناوچە جیاجیەکان پێویست لە چەند ساڵی ڕابردوودا ئەنجام نەدراوە. باشە کاگیەوە باست لەوە کرد کە وا بڕیارە جگە لەو کۆمەڵە پرۆژێکەوە باست کرد کۆمەڵێک پرۆژەی گرنگ و استراتیژی با بڵێن جێبەجێ بکرێت کە بە تەواوەتی لە خزمەتی هاوڵاتیانە بن وەکو ئیدارەی ڕاپەڕین گرنگترین ئەو پرۆژانی کەەوە پێویستە بکرێت چین؟ دیارە وەکو تەواوکردنی پرۆژە لەوانەیە لە سنووری ئیداری ڕاپەڕینیش لە شارێک بۆ شارێک یاخود لە شارچکەیەک بە شارچکەیەک جیاوازی هەبێت لە پرۆژەی گرنگی و استراتیجی ئەگەر بین لە سنووری قەزای ڕانیە قسە بکەین لەوانەیە تەواوکردنی نەخۆشخانەی 290 قەرەوێڵەکە یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت لەو سنوورەکە تەواو بکرێت دوای بە دوای ئەوە سێکتەری پەروەردە گرنگی ئەوتۆی پێ بدرێت بە دروستکردنی کۆمەڵک باڵەخانە بۆ ناوەندی تازای خوێندن کە گرفتێکی زۆری خوێندن هەیە و ئەگەر بچی قەزای پشدەر لەوانەیە لەوێ پرۆژەی گرنگی استراتیجی تر جێبەجێکردنی پرۆژەی بە دووسایتکردنی دەربەند ژاراوە بێکە بەشێک لەو جادێ تاکو ئێستا لە نێوان ڕانی و قەڵات زەماوەتەوە بە دووسایت نەکراوە تەواوکردنی شەستی قەڵات زێبەوە بە دووسایتکردنی حاجیاوە سەرچاو بێکە ئەوانە کۆمەڵک پرۆژەی گرنگی استراتیجین وەکو سنوورەکە کە بیری لێ بکرێتەوە بتوانێت بخرێتە بواری جێبەجێکردن و بەنسبەت پرۆژەی تریشەوە وەکو پێشتر باسم کرد دەتوانم بەڵام 175 ناو مرکزی ئیدارە ڕاپەڕین کە شاری ڕانیە تاوەکو ئێستا گەڕەکەەکانی قیر و کۆنکرێتی بۆ نەکراوەکە داواکاری و خواستی چەندین ساڵی خەڵکەکە بتوانێت بەشێکی باش لەو بودجەی کە بۆ سنوورە تەرخان دەکرێت لە بوارەدا خەرج بکرێت بۆیە هەر سێکتەرەکە باسی دەکەی بە دڵنیاییەوە لە هەموو سنوورەکان پێویستی و دەبێت کاری لەسەر بکرێت بۆ ئەوی بتوانێت باڵانسێکیش ڕابکرێت لە نێوانی سێکتەرەکاندا لە بواری تەندروستی پەروەردە ڕێگاوبان شارەوانیەکان و کشت و کاڵیش و ئەوەی بە ئێمەش گوتراوە بەڕاستی دەبێت بیر لەوە بکرێتەوە کە ئەو سێکتەرە گرنگانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە لە بواری پەروەردەیە تەندروستیە ڕێگاوبانە شارەوانیە ئاوا کارەبایە بەپێی سێکتەرەکان و بەپێی گرنگی لە هەر سنوورێکدا پرۆژە ئەنجام بدرێ وەکو پێشتر باسم کرد نابێ بیر لەوە بکرێتەوە کە بینای حکومی دروست بکرێت ئاسایی ئەگەر چەند ساڵی ڕابردوو دایرەیەکی حکومی لە بینایەکی کرێدا بوو بێەوە ساڵێکی تر دو ساڵی تریش لە بینای کرێدا بمێنێتەوە بەڵام گرنگە ئێمە ئەولەویەت بەوە بدەین کە پرۆژی ئاوی خواردنەوە بۆ گەڕەکێک دابین بکەین ڕاکێشانی هێڵی کارەبا بۆ شوێنێک ببین و بینایەک بۆ ناوەندێکی خوێندن دروست بکەین کە بەو شێوازە ئێمەش دەبێت پۆلێنی پرۆژەکانی خۆمان بکەین بەپێ ئەو بڕە بودجەی کە بەپێ ژمارەی دانیشتوان بۆ سنووری ڕاپەڕی تەرخان کراوە. باشە کاک هیوا باست لەوە کرد کە پێویستە پۆلێنێ بکرێت
تا ئێستا هیچ پۆلێنێک کراوە یان جارێ زووە بۆ پۆلێنکردنی خەرجکردنی ئەو بودجەی کەوا پێویستە هەبێت بۆ ساڵی 2022 دیارە ئێمە ساڵانە پلانی خۆمان داناوە ینی ئەگەر بودجە هەبوو بەیان نەبوو بێ دام و دەستگا پەیوەندیدارەکان و لە ئیدارە ڕاپەڕینی ئێمە بەشێکمان هەیە کە کاروباری هونەریە کاری جێبەجێکردنی پرۆژەکان و ڕێخستنی پرۆژەکان و سەرپەرشتیکردنی پرۆژەکانە ئێمە لە ساڵی 2021 هەمان هەنگاومان هەڵێناوە و بڕیار بوو ئەو کات کە وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز کاقوباد لە بەغدا بووە خۆشببختاندرا توانرا ڕێکەوتنیەک ئەنجام بدرێەوە بڕیار بوو کە بودجەی تەواوەتی هەرێمی لە حکوومەتی فدرالی عراقەوە بۆ هەرێمی کوردستان بێ و لە ناویشیاندا بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ ئێمە لە ساڵی ڕابردووش کۆمەڵک پرۆژەی باشمان پۆلێن کردبووە ئاراستەی وەزارەتی پلاندانانمان کردبوو بۆ بە ئەنجامگای لە حاڵەتی هاتنی بودجە لە حکوومەتی فدرالی عراقەوە ئەو پرۆژانە ئاراستەی وەزارەتی پلاندانانی حکوومەتی فدرالی عراق بکرێەوە لە ساڵی ڕابردوو بڕیار بوو حکوومەتی هەرێمی کوردستانیش بودجەی هەبێت دیارە لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژه یاسای بودجەی نەبووە تاکو لە 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژه یاسای بودجەی نەناردەوەتە پەرلەمانی کوردستان بڕیار بوو پرۆژه یاسای بودجە هەبێت بۆ ئێمە پرۆژەکانی خۆمان ئامادە کردبوو پێداویستەکانی سنوورەکەی خۆشمان ئامادە کردبووە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانمان کردبوو بۆ ئەوەی لە پرۆژه یاسای بودجەی هەرێمی کوردستانیش جێگایان بکرێتەوە بۆیە ئێمە دەتوانین بڵین ئامادەین تەنها پێداچوونەوەیەکی دەوێت لە کۆمەڵک شتی زەرور و پێویست دەماوەی ئەو ساڵەدا ئەگەر گۆڕانکاری دروست ببێەوە هەندێک پرۆژەش کە لە ساڵی ڕابردوو لە سەربودجەی وەزارەتەکان کە خۆیان هەیان بووە کە جێبەجێ بوو بێ گۆڕانکاری تێدا بکرێت دەنا بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین ئێمە ئامادەین و ئەوەی کە بێ ئێمەش گوتراوە دەبێت تاوەکو 5/2/2022 ئێمە پلانی خۆمان و پرۆژەکانی خۆمان ئاراستەی وەزارەتی پلاندانان بکەین بۆ ئەوەی زۆر بە خێرایی لە وەزارەتی پلاندانانیش کاری تێدا بکرێەوە دەتوانم بڵم لە دومانجی داهاتوو بەشێک لەو پرۆژانە ئەنجامیان هەبێەوە ڕاگەاندنیان بۆ بکرێەوە بدرێنە بەڵێندەر و بکەونە خزمەتی هاوڵاتیان باشە ئەگەر بێتوە تا 5 پرۆژە و پلانەکانتان ئامادە بوو و بیندرا کە تێچوێکی زۆری ئەوێ و بودجەیەکی زۆری ئەوێت ئەکرێت لەو بودجەی کە بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین دەستنیشان دەکرێت ئەو پێویستیانە لە بەرچاو بگرێت و زیاتر لەوەی کە دا ئەندرێت بودجەی زیاتر سەرف بکرێت تاکو ئێستاەوەی بە ئێمە گوتراوە ئێمە بڕەکە دەستنیشان کراوە بە پێشمارەی دانیشتوان و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیریان باز لەوە نەکا کە بڕەپارەیەکی زیاتر بۆ هەر شوێنی شتر یاخود بخرێتە سەر ئەو بودجەیە کە ئەو ساڵ تەرخان کراوە بۆ جێبەجێکردنی کۆمەڵک پرۆژە بە دڵنیاییەوە ئەوە ئەستەم دەبێت ئەگەر ئێمە بە نمونە بای 20 میلیارد دینار ئێستا ئامادەکاری بکەین و بە دڵنیایی پێداویستەکانی سنووری ڕاپەڕین پێویستی بە 50 میلیار و 100 میلیاریش دەبێت کە بتوانانی بەپێی خواست و ویست و بتوانانی کۆمەڵک پرۆژەی زۆر گرنگ و استراتیجی لەو منطقەیە جێبەجێ بکەیت بەڵام ئێمە دەبێت بەپێی بڕەبودجەیە کە بەپێی ژمارەی دانیشتوان بۆ ئێمە دەستنیشان کراوە بەپێی ئەو بڕەبودجێ و هەندێک پرۆژەش بە شێوەیەکی احتیاط دابنین بۆ ئەوەی کە لە حاڵەتی هەبوونی بودجەی زیاتر ئەو پرۆژانش بکەونە بواری جێبەجێکردن لە سنوورەکەی ئێمەدا بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بێت و بودجەی ئێمە زیاد بکرێت لەوە لەسەر ئەساسی ناوچەیەکی ترام پێم وایە ئەمەش هەمومان باز لەوە دەکەین کە دادپەروەری هەبێەوە لە ساڵانی ڕابردووگلەیمان هەبوو بێ کە دادپەروەری نیە لە نێوانی شار و شارۆچکەکان لە نێوانی ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر لە هەندێک ناوچە زیاتر لای لێکراوەتەوە پرۆژەی خزمەتگوزاری زیاتر تێدا جێبەجێکراوە هەندێک شوێنی تر پشتگوێ خراوە یاخود پرۆژەکانی وەکو پێویست نەبووە کە لە جێگەی خواستی دام و دەستگاکانی حکوومەتیش لەو سنوورە و هاوڵاتیانیش نەبووە بۆ ئێمە خۆمان داوای عەدالەتمان کردو داوای دادپەروەریمان کردو بە دڵنیاییەوە ئێمە لەگەڵەوە داین کە ئەو پەڕی دادپەروەری هەبێەوە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان وەکو یەک خزمەتگوزاریان پێشکەش بکرێت کاکیوە دیارە سەرەتا باس لەوە کرد کە ئەم بودجەی کە دەستنیشان کراوە و زیاتر بەپێی ینی با بڵێن لە سێکتەرەکانی پەروەردەیان تەندروستی و هەروەها دروستکردنی خوێندنگە و کۆمەڵێک بابەتی دیکە کە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوەیە کاری لەسەر دەکرێت بەدیلی ئەمانەیان جگەل لەمانەش کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە هاوڵاتیان چاوەڕێ دەکەن دروستکردنی بۆ نمونەیەکەکانی نیشتەجێبوون یا خۆت بوونی هەلی کار بۆ گەنجان دەکرێت لە پرۆژەی 2022 ئەمانش بچنە چوارچێوەی ئەو پرۆژە و کاریان لەسەر بکرێت بۆ دانیشتوان
بەدڵنیاییەوە دەکرێت بە نمونە من دەتوانم بەڵام لە سنووری ڕاپەڕین لە ساڵانی ڕابردوو کۆمەڵک پرۆژە لە یەکەی نیشتە جێبوون بۆ خەڵکی بۆ هاوڵاتیان و کرێچی و خەڵکی کەم دەرامەت و فەرمانبەران دروستکراوەوە بەشێکیان تەواو بوون و خراونەتە خزمەتی هاوڵاتیان و فەرمانبەرانی ئەو سنوورە و بەشێک لەو پرۆژانە پرۆژەی وەستاون هەندێکیان هەر باڵەخانەکان تەواونە بۆ پێویستی بە تەواوکردن هەیەەوە بەشێک لەو یەکە نیشتە جێبوونانە خزمەت گوزاریان تەواو نەبووە بۆیە دەکرێت ئەوانە هەمویان بخرێتە بواری جێبەجێکردنەوە لە بودجەی ئیسtisماری وەزارەتەکان ئەو پرۆژانە جێگیان بکرێتەوە ئەم ساڵ تەواو بکرێن و لە بواری کەرتی تایبەتیش دەکرێت دەرفەتی کاری زیاتر لە سەرجەم سنوورەکاندا بەدڵنیاییەوە ئەگەر دۆخی دارایی هەرێمی کوردستان باش ببێ دەبێتە هۆی ئەوەی کە دۆخی سیاسیش باشتر ببێ و دۆخی کۆمەڵایەتی و ئیستقراریش باشتر دروست ببێ ئەوەش هاندەر بێ بۆ ئەوەی کە خەڵکی سەرمایهدار لە بواری وەبەرهێناندا پرۆژەی زیاتر لە ناوچە جیاجیەکان ئەنجام بداوە ئەوەش ببێتە هۆکاری دروستبوونی هەلی کار و فراوانبوون و گەشە سەندنی هەر شار و شارۆچکەیەک بەدڵنیاییەوە ئێمە دڵخۆشین بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە ساڵی 2022 هەموو ئەو گرفت و کەم و کڕیانەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبووە لە بواری جێبەجێکردنی پرۆژەی خزمەت گوزاری و لە بواری جێبەجێکردنی پرۆژەی وەبەرهێنان و هاندانی وەبەرهێنان و وەبەرهێنەران بۆ ئەوەی لە ناوچە جیاجیەکاندا پرۆژە ئەنجام بدەن بەڵام ئەوش کۆمەڵە گرفت و ئاستەنجی لەبەردەمە بە تایبەتی لە بواری وەبەرهێناندا دیارە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان پێویستی بە تەرخانکردنی زەوی و ئامادەکردنی زەوی هەیە بە شێوەیەکی کشتی لە سنووری ڕاپەڕین گرفتی زەوی و کێشەی زەوی هەیە و ئێمە بە شێوەیەکی بەردەوام لەگەڵدام و دەستگا پەیوەندیدارەکان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی کوشتتوکاڵ لە وەزارەتی داد لە وەزارەتی شارەوانی ئاستەنگ بۆ ئەو سنوورە دروست دەکرێت و بە تایبەتی لە قەرەبووکردنەوەی جوتیاران بۆ ئاستەنجی زۆر گەورە لە بەردەمی ئێمەدا هەیە لە سنووری ڕاپەڕین و بە تایبەتی لە سنووری قەزای ڕانیە لە شاری ڕانیە و شارۆچکەکانی چوارقڕنەوە حاجیاوە سەرچاو سەرکە بکان کە هۆکار بە بۆ ئەوەی کە شارەوانیەکان نەتواندرێت زەوی پێویست ئامادە بک بۆ ئەنجامدانی پرۆژەی وەبەرهێنان لە سنوورەکەدا بۆیە ئەوە لە ڕێی کەناڵی کورساتەوە من داوا لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەم سنووری ڕاپەڕین ئەهمیەتی تایبەتی خۆی هەیەەوە لە ساڵانی لە سەردەمی بەعسیشدا بەهۆی ئەو بارودۆخی کە لەو سنوورەدا هەبووە ئاستەنگێکی زۆر لە بواری چارەسەرکردنی کێشەی کشتتوکاڵی و چارەسەرکردنی زەوی کشتتوکاڵی لەو سنوورەدا هەیە جیاواز لە سەرجەم شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان لێرە بە شێوەیەکی بەردەوام گرفتی زەوی و کێشە هەبووە و نەتوانراوە لە ساڵانی ڕابردوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە ئەو گرفتانە چارەسەر بکرێن و ئەوانە بوون بە هۆکاری ئەوەی کە کۆمەڵک گرفت و کێشەی زۆر لە بەردەمدا و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەوە لە ساڵانی ڕابردوو چەند بڕیارێک دەرچووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێرە بەڵام دواتر بەبێ لێکۆڵینەوە بەبێ دەرخستنی هۆکاری دەرچوونی ئەو بڕیارانەوە هۆکاری ڕاگررتنی ئەو بڕیارانەوە باشی خراپیەکانی بۆ ئەو سنوورە لە دوورەوە بە بڕیاری سەرپێیی و بڕیاری زارێکی گرفت و ئاستەنگ بۆ ئەو سنوورە دروستکراوە ئەو گرفت و ئاستەنگانەش بوونێتە هۆکاری ئەوەی کە پرۆژەکانی وەبەرهێنان و پرۆژە خزمەت گوزاریەکان لەو سنوورە دوا بکەوێ بۆیە ئێمە داوا لە هەموو لایەک دەکەین بە تایبەتی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتە پەیوەندیدارەکان هاوکار و پشتیوانی ئیدارە ڕاپەڕین بن بۆ ئەوەی بتوانێت بەسەر ئەو ئاستەنگاندانە زاڵ ببێ و پرۆژە خزمەت گوزاریەکان و پرۆژەکانی وەبەرهێنانیش لێرە کاراسانی زیاتریان بۆ بکرێەوە بتوانین هانی وەبەرهێنەران بدەین کە لەو سنوورە پرۆژەی گرنگ و استراتیجی لە جێبەجێکردنی ناوچەی پیشەسازی گەورە کە لە ساڵی 2021 بڕیار درا چەند ناوچەیەک پیشەسازی لە هەرێمی کوردستان دروست بکرێت لەو ناوچانە لە سنووری ڕاپەڕینەوە پرۆژەی نیشتە جێبوون بۆ ئەوەی کە هەم ڕێژەی کرێتی لەو سنوورەدا کەم ببێتەوە هەم هەلی کاریش لەو سنوورە زیاد ببێەوە لە زۆر بوار و سێکتەری تردا بتواندرێت پرۆژەی وەبەرهێنان و پرۆژە خزمەت گوزاری ئەنجام بدرێت پێویستی بەوە هەیە کە بەجددی سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگجێکی زیاتر و لای زیاتر لە سنووری ڕاپەڕین بکەنەوە لە بەرەوەی ڕاپەڕین پێویستی بەوەیە خزمەتی زیاتری بکرێت خەڵکێکی ماندووە لە ڕابردوودا بەشێکی گرنگی شۆڕش بوون پشتیوانێکی گرنگی شۆڕش بوون و لە دوا هەمین نەهامەتی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان داهاتوە شەڕی نەگریسی داعش بووە کە دەتوانم بڵم زۆرترین شەهید و زۆرترین پێشمەرگە خەڵکی سنووری ڕاپەڕین بووە و لەو ساڵ و لە ساڵانی ڕابردووشدا بەهۆی نەبوونی دەرفەتی کارەوە لەو سنوورەدا
کۆمەڵک کارەساتی زۆر ناخۆش ڕێیانداوە لەو سنوورە گەنجی ئەو سنوورە بەشی هەرە زۆری کۆچی کردو بۆ دەرەوە بەهۆی نەبوونی دەرفەتی کارەوە و نەبوونی ژیانێکی شایستەوە بەدی نەهاتنی خواستەکانیان کە ساڵ نییە چەندین گەنج و خێزانی ئەو شارە لە سنوورەکان لە ئاوی وڵاتان نەخنچێەوە کارەسات و بەرگەساتی گەورە بۆ سنوورەکەەوە بۆ خێزانەکانیان دروست نەکات. بەڵێ دیارە ساڵی ڕابردوو کۆمەڵێک ڕاستپاردە یاخود کۆمەڵێک پێشنیاردرا بە ئەنجومەنی وەزیران بۆ ڕێگریکردن لە کۆچی گەنجان هەر باست لەو بابەتە کرد. ئەم بابەتە بە کێ گەیشت؟ وەڵام ئەو ڕاستپاردانی دیارە لە ئەو کات کە ئەو ڕووداوانەی لە بیلاڕوسیا و ئەو ڕووداوە ناخۆشانەی لە دەریای ئیجە و لە نێوانی فەڕەنسا و بەریتانیا ڕۆیاندا کە ژمارەیەکی زۆری خەڵکی ئەو سنوورەی تێدا هەبوو ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەپەلا کۆبوونەوەی بکاوە ئێمەش وەکو ئیدارە ڕاپەڕین و سەرجەم ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانیش بەشداریمان لەو کۆبوونەوەی کرد و بە ئامادەبوونی سەرجەم وەزیرە پەیوەندیدارەکان و گفتوگویەکی زۆر چڕ و پڕ کراوە لەوێ بڕیاردراکە هەموو لایەکمان راپۆرتی خۆمان لەسەر هۆکاری کۆچی گەنجان و پرسی کۆچکردن بە شێوەیەکی گشتی ئاراستەی ئەو لیژنەیە بکەین و وەکو ڕاستپاردەیەک لەو کۆبوونەوەی ئاراستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بکرێ ئێمە هەموو لایەکمان ڕاستپاردەکانی خۆمان ئاراستەی وەزارەتی ناوخۆوە ئەو لیژنەیە کرا کە لە ئەنجامی ئەو کۆبوونەوەی کە لە وەزارەتی ناوخۆ ئەنجام درا و هەموو ئەو ڕاستپاردانش کۆکرایەوە و ئاراستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کرا بڕیار بوو لە کۆبوونەوەیکی تایبەت لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەو پرسە گفتوگۆی چڕوپڕی لەسەر بکرێەوە لە ئەنجامی ئەو پرسەشدا ئەو ڕاستپاردانشدا کۆمەڵک بڕیار دەربچێ بۆ ئەوەی کە ئەو دیاردەیە دووبارە نەبێتەوە بتواندرێت بەشێک لە دیاردەی کۆچ ڕابگیرێ کۆتایی پێ بهێنرێ ئەوەش بە دروستکردنی هەلیکار و بەدەمەوە هاتنی داخوازی و داواکاریەکانی خەڵک بوو ئەمە چاوەڕوانی وەڵامی ئەو ڕاستپاردە و پێشنیارانە دەکەین کە نردومانە بۆ سەری خۆمان. بەڵێ کاکی وا دیارە لە سنووری ئیداری ڕاپەڕین کۆمەڵێک کەرتی تایبەت و بەرهێن هەیە بۆ دروستکردنی پرۆژە هەماهەنگی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت بۆ جێبەجێکردنی پرۆژە استراتیژیەکان لە چه ئاستێکدا و لە بودجەی ساڵی 2022 چۆن کار لەسەر ئەم هەماهەنگیە دەکرێت؟ بەڵێ دیارەت لە بواری وەبەرهێنانەوە ئێمە بە شێوەیەکی بەردەوام قسەمان ئەوە بۆ کە ئێمە دەرگامان واڵایە بۆ سەرجەم و بەرهێنان چ وەبەرهێنان لە سنوور لەسەر ئاستی سنووری ڕاپەڕین وە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی بین ڕوو لەو سنوورە بکەنەوە بواری وەبەرهێنان لە سنوورەکەدا ئەنجام بدەن. بەڵام من لە پێشووتر دەرا قسەم لەسەر ئەوە کرد کە ڕاستەکەی ئێمەش کۆمەڵە گرفت و ئاستەنگمان لە بەردەمە بە تایبەتی گرفتی نەبوونی زەوی و گرفتی قەرەبووکردنەوەی ئەو جوتیارانی کە زەویەکانیان دەکەوێتە بەر پرۆژەی خزمەتگوزاری یاخود تەرخان دەکرێت بۆ پرۆژەکانی وەبەرهێنان کە ئەوە هۆکارە بۆ ئەوەی بەشێک لە پرۆژەکان بە سستی بڕوە و دەتوانم بڵێم نەتواندراوە بە شێوەیەکی گشتی پرۆژەی زۆر گرنگی استراتیجی لە بواری وەبەرهێنان ئەنجام بدرێت جگە لە پرۆژەیە کە ساڵی ڕابردوو بە ئامادەبوونی بەڕێز کاکوبا تاڵەبانی و وەزیری کشتتوکاڵ و سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە سنووری ڕاپەڕین پرۆژەیەکی گرنگی وەبەرهێنان بۆ ئەوەی کە بتوانێت هەم دەرفەتی کاری زۆر بۆ گەنج و دەرچوانی کۆلیشی کشتتوکاڵ لە سنووری ڕاپەڕین دروست بکەوە ویژدانانی پرۆژەی بەردی بناغی پرۆژەیەکی چەوەندەری شەکر بوو کە بەداخەوە تاوەکو ئێستا ئەو پرۆژەیە هەنگاوی باشی نەبڕیەوە جگە لە کۆمەڵک کارکە لە پرۆژەکەدا ئەنجام درراوەوە بۆتە هۆکاری ئەوەی کە پرۆژەکە بە سستی بڕوە بۆیە ئەنجامدانی ئەو پرۆژانە یاخود وەستان و سستی لەو پرۆژانەدا هۆکارە بۆ ئەوەی کە خەڵک ومێدی کەمتر هەڵبستنێ لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان بۆیە ئێمە داواکارین کە و لەگەڵ کۆمەڵک وەبەرهێنی گەورەش قسە و گفتوگۆمان کردو بۆ ئەوەی کە بێن لە سنوورەکەدا کاری وەبەرهێنان ئەنجام بدەن و ئێمەش بەڵێنی سەرجەم هاوکاری پشتگیری و پشتیوانێکمان پێداون و لە کۆمەڵک پرۆژەش کە ئاراستەی دامودەستگاکانی حکوومەتیان کردووە لە سنووری ڕاپەڕین بۆ ئەوەی کە لە سنووری ڕاپەڕیندا پرۆژەی ئیسtisماری ئەنجام بدەن ئێمە کاراسانی تەواومان بۆ کردوون و بەڵێنی کاراسانی تەواویشمان پێداون و ئومێد دەکەین کە لە ساڵی 2022 ئەو پرۆژانە بە ئەنجام بگەن و بکەونە بواری جێبەجێکردن و لەگەڵ ئەوەشدا
لە پرۆژە استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە لە ساڵی 2021 پرۆژەیەکی گرنگی استراتیجی بۆ سنووری ڕاپەڕین کەوتۆتە بواری جێبەجێکردن ئەویش پرۆژەی ڕاکێشانی هێڵێکی کارەبای 132 کیڤە لە بازیانەوە بۆ ڕاپەڕین کە بە ئامادەبوونی بەرزکاق و با تاالبانی بەردی بناغی دانراوە پرۆژەکە کاری باشی تێدا ئەنجام درراوە ومێت دەکەین کە لە ساڵی 2022دا و پرۆژێ تەواو بە بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین و لە وەزارەتی کارەبا ئێمە چەند جارێک سەردانمان کردوون بە ڕێز وەزیری کارەبا بەڵێنی ئەوەی پێداوین کە لە بواری بەو بەرهێنانی کارەباش و بەرهەمهێنانی کارەباش لە سنووری ڕاپەڕین کۆمەڵک پرۆژە ئەنجام بدەن و ئێمە لە شاری قەڵاتزێ زەوی پێویست تەرخان کراوە بۆ دانانی ویستگەیەکی بەرهەمهێنانی کارەبای 5 مێگاواتی و لە قۆناغی یەکەمدا و بە قۆناغەکانی داهاتوش ئەو ویستگەیە گەشەی پێ بدرێەوە بتواندرێت بۆ 100 مێگاوات و 150 مێگاوات کە ئەوە هەم لە بواری زیادبوونی بەرهەمی کارەبا لە هەرێمی کوردستان و هەم بۆ سنووری ڕاپەڕینیش بە دڵنیایەوە گرنگی زۆری دەبێت و ئەو پرۆژانەی کە لە ڕێگەی PPPەوە کە بڕیارە ئەنجام بدرێن یەک لە پرۆژە گرنگ و استراتیجیەکانی سنووری ڕاپەڕین دروستکردنی بەنداوی دەڵگەیە کە وەزارەتی کشت و کاڵکاری جددی و پێویستی لەسەر کردووە و کۆمەڵک خەڵکی سەرمایه‌دار داواکاری پێشکەش کردو بۆی ئەو پرۆژەیە بە شێوەیەکی PPP ینی هاوبەشی لە نێوانی کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت کە بە دڵنیاییەوە دروستکردنی بەنداوی دەڵگەش هەم کاریگەری زۆری دەبێت لە گلدانەوەی ئاو لە بەرهمێنانی کارەباوە کە لە ساڵانی ڕابردوو بەهۆی دروستکردنی بەنداوی کۆڵەسە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە گرفتی زۆری ئاوی خواردنەوە و بۆ زەوی کشت و کاڵیش دروست بوو بە تایبەتی لە پشدەروە بە دڵنیایەوە بە دروستکردنی ئەو بەنداوە کاریگەری زۆری دەبێت لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتانی کە لە سنوورکەدا ساڵانە ڕوبەڕۆمان دەبێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین کە لەگەڵماندا بوو ومێ دەکەین تەواوی ئەو پرۆژە و بوجانی کە لە ساڵی 2022 سرف دەکرێت لە خزمەتی هاوڵاتیاندا بێت و ئومێدێک بۆ هاوڵاتیان بگەڕێنێتەوە.